دیدار و کۆبوونەوەکانی وەفدی یەکێتیی نیشتیمانی کوردستان لەگەڵ هێز و لایەنەبراوەکانی عێراق لە بەغدا درێژەی هەیە و وەفدی یەکێتی لە دووەم ڕۆژی سەردانەکەیدا لەگەڵ سەریم جبوری و ئوسامە نوجێفی و عەمەر حەکیم و سەرکردەکانی حزبی فەزیلە کۆبووەوە. مەلابەختیار لێپرساوی دەستەی کارگێڕی مەکتەبی سیاسی و سەرۆکی وەفدی یەکێتی دوای کۆبوونەوەیان لەگەڵ سەریم جبوری ڕایگەیاند گرنگ بوو لەم هاتنەمان بۆ بەغداد هەندێ لایەنی شیعی و لایەنی سوننە ببینین، بەوردی گوێمان لێگرتن و وەڵامی ئەرێنیشمان وەرگرت. مەلابەختیار ڕایشی گەیاند پرۆسەی سیاسی لە عێراق بێت تەوافقی سوننە و شیعە کێشەی تێدەکەوێت و کوردیش ئامادەیە بۆ چارەسەرکردنی سەرجەم کێشەکان. گرنگیش بوو ئێمە لەم هاتنەمان بۆ بەغداد کە هەندێک لایەنی شیعەمان بینی بێگومان لایەنی سوننەش ببینین. زۆر بە دقت گوێمان لێگرت، پرسیاری زۆرمان کرد لەسەر وەزعی سوننە، ماڵی سوننە، ئایندەی سوننە لە عێراق و لە مەنتەقەکە. وەڵامی باشیشمان وەرگرت. بێگومان ئێمە پێمان وایە پرۆسەی سیاسی لە عێراق ئەگەر بێت و تەفاهماتێکی باش و اتفاقاتێکی باش لە نێوان شیعە و سوننە ڕوونەدا خەلەلێکی گەورە دروسە بێت، کێشەی گەورە دروسە بێت و نابێ ئەم کێشەیە ڕوو بدا. ڕابردوو سەلماندی کە ئەم یاسا کۆمەڵایەتی سیاسیی کە پێکەوە بەستراوە بە پێکاتە جیاوازەکانەوە ئەمە ئەبێ پارێزراو بێ و هاوسەنگی لە نێوانیا پارێزراو بێ. بۆ ئێمەی کوردیش ئەمە زۆر گرنگە ئەم جۆرە تێڕوانینە. پێمان وایە سوننە پێویستی بە مراجعەیەکەیە لە بین خۆیان پێشمان وتن بە مراجعەیەکی ڕخنەگرانە هەیە بە سیاسەتەکانی خۆیان سەر لە نوێ سیاسەتێکی واقعیتر و مەسئولیەتێکی گەورەتر بگرنە سەرشان بۆ ئایندە. دیار بوو خۆشیان ئەم هەست و هەڵوێستە لەلایەن دروست بووە. ئێمە چاوەڕوانین کە بتوانن بگەنە ئەنجامێکی باش لە نێوان خۆیان و ئینجا لە نێوان سوننە و شیعە و ئێمە وەکو کورد پێمان وتن ئێمە ئامادەین هاوکار بین بۆ ئەوەی چارەسەری تێکرا کێشەکان بکرێ. هەندێ ڕخنە و گلەی و گازندەی ڕابردووشمان هەبوو، عەرزمان کرد کە وتمان ئەمە هەڵەگرین بۆ دانیشتێکی تر. إن الشرف هذا اليوم أن نلتقي وفد الاتحاد الوطني الكردستاني. کۆبوونەوە لەگەڵ وەفدی یەکێتی نیشتیمانی کوردستان لە میانەی وتوێژەکانماندا تاوتوی چۆنێتی پێکێنانی حکومەتی نوێ و تێپەڕاندنی هەموو ئاستەنگیەکانمان کرد. هەردوو لە بیر و بۆچوونەکانمان ئاڵوگۆڕ کرد. لەگەڵ ئەوەشدا ڕۆڵی یەکێتی نیشتیمانی کوردستان لەبیر ناکەین لە هاوکاریکردنی ئاوەرەکان و کاتە سەختەکاندا. لە هەمان کاتیشدا یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو حیزب و سەرکردەکانیشان قورسایی خۆیان هەیە لە پرۆسەی سیاسی عێراقدا. لەگەڵ ئەوەشدا دەستخۆشی لە دەست پێشخەریەکەی یەکێتی دەکەین بۆ وتوێژ و دروستکردنی هاوپەیمانێتی لە پێناوپێکێنانی حکوومەتدا. تاوەکو ئێستا بیر و بۆچوونەکان ئاڵوگۆڕ کراون. سەبارەت بە هەنگاوی داهاتوو ئێمە سوورین لەسەر پێکێنانی حکوومەتێکی بەهێزی یەکگرتوو کە هەموو پێکاتەکان لەخۆ بگرێت. هیوادارین لە ئایندەیەکی نزیکدا بتوانین حکوومەت پێک بێنین. قادر على مواجهة التحديات. دوای کۆبوونەوەی لەگەڵ سەلیم جبوری وەفدی یەکێتی لەگەڵ ئوسامە نوجێفی سەرۆکی هاوپەیمانی قەرار کۆبووە و باز لە پێگەێنانی حکوومەتی نوێی عێراق و تێپەڕاندنی ئاستەنگەکان کران. کۆبوونەوە لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان و تاوتەی چەند بابەتێکی گرنگمان کرد سەبارەت بە پێکێنانی حکوومەت و تێپەڕاندنی کێشەکان. وەک ئاشکرایە ئەمە هەنگاوی یەکەمی نێوان لایەنە سیاسیەکانە بۆ پێکێنانی حکوومەت، بەڵام دەستپێکێکی گرنگە و هیوادارین کە پەیوەندی و هەماهەنگیەکان بەردەوام بێت. دووپاتی دەکەینەوە کە بەردەوام دەبین لە هەماهەنگیکردن لەگەڵ کووردا سەبارەت بە حکوومەتی داهاتوو تاوەکو زۆرینەی حیزبە سیاسیەکان بەشدار بن، پێکەوە بتوانین پرۆگرامێکی باش پەیڕەو بکەین کە لە بەرژەوەندی هەموو لایەنەکان بێت و پێویستە نوێگەری بکەین کە خزمەت بە هەموو عێراقیەکان بکات. ئێمە دووبارە دووپاتی دەکەینەوە کە بەردەوام دەبین لە هەماهەنگیکردن لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان و هەموو حیزبە سیاسیەکانی تری کوردستاندا. بەڵام ئێمە تەرکیزمان کرد لەسەر ئەوەی کە لەسەر ئاستی عێراق پێش کورد ڕێکخستنی ماڵی سوننە و هاوسەنگی لە نێوان سوننە و شیعە زۆر گرنگە بۆ ئێمەی کوردیش. بەبێ ئەم هاوسەنگیە ئێستا شیعە ئەتوانێت تێکرا 179 کورسی هەیە هەموو بڕیارەکانی حەسم بکات لە پەرلەمانە، بەڵام ئەمە مەحاڵە بتوانێت ئەم وڵاتە ببا بەڕێوە بەتاقیتەنا. بۆیە ئەوانیش پەلە ناکەن، ئەوانیش ئێستا قسە شیعەکان قسە لە قائیمەی وەتەنی ئەکەن و لە چارەسەری وەتەنی ئەکەن لە عێراقا. بۆ لەبەرەوەی دەرکەوت کە بەڕاستی نە شیعە بەتەنها نە سوننە بەتەنها ناتوانێت حکومە عێراق بکەوە، هی هەردوو لاشیان بەبێ کورد ناتوانن کێشەکان وەکو پێویست چارەسەکەن. ئێمە وەکو کورد بێگومان لامان گرنگە
ماڵی سونە و سونەکان کە ئێستا 74 کورسیان هەیە یەکگرتوو بن و هەمووشمان هاوسەنگی سیاسی ئابووری کۆمەڵایەتی ئیقلیمی بپارێزین بۆ ئەوی عێراق لەم میحنەتە دەرباسکەین کە تێکەوتووە. لە چوارچەوەی کۆبوونەوە و دیدارەکانی لە بەغدا وەفدی باڵای یەکێتی بەجیا لەگەڵ باڵیۆزی کۆماری ئیسلامی ئێران و کۆماری تورکیا کۆبوو و لە هەردوو کۆبوونەوەکەدا ڕەوشی سیاسی عێراق دوای هەڵبژاردن و گفتوگۆی لیستەبراوەکان بۆ پێگەێنانی هاوپەیمانێتی و پەیوەندی دۆستانەی هەرێمی کوردستان و هەردوو وڵاتی دراوسەی تاوتوێکران. وەفدی باڵای یەکێتی هیوای خواست ئێران و تورکیا ڕۆڵ بجێڕن لە هاوکاریکردنی پێگاتە و لایەنە سیاسیەکانی عێراق بۆ ئەوەی لە وادەی خۆیدا کابینەی نوێ حکومەت ڕابگەێن و هەموو پێگاتەکانیش بەپێی دەستور مافەکانیان پارێزراو بێت. دواتریش وەفدی یەکێتی نیشتیمانی کوردستان سەردانی عەمارە حەکیم سەرۆکی ڕەوتی حیکمە و حیزبی فەزیلەی کرد و وەفدی یەکێتی سیاسەت و دیدی یەکێتی ڕوون کردەوە کە یەکێتی بەشێک دەبێت لە چارەسەر و دانوستانی لایەنە سیاسیەکانی کوردستان لەگەڵ لایەنە براوەکانی هەڵبژاردن بۆ یەکگرتووی و بەرنامەی هاوبەشی کوردستانی. لای خۆشیەوە عەمارە حەکیم جەختی کردەوە لەسەر بەشداریکردنی سەرجەم لایەنە سیاسیەکان و پێگاتەکانی عێراق لە حکومەتی داهاتووی عێراقدا لەسەر بنەمای پرۆژەیەکی هاوبەش کە ڕنگدانەوەی خواست و مافەکانی هەموو لایەک بێت. دواتر وەفدە باڵاکەی یەکێتی لەگەڵ حیزبی فەزیلەی عێراقی کۆبووە و لە دیدارێکی دۆستانە هەردوو لە بۆچوونی خۆیان خستە ڕوو لەسەر چۆنێتی گفتوگۆکان بۆ پێگەێنانی حکومەتی نوێ و چارەسەرکردنی کێشەکان.